بله بشاریت کربندا نتوین یگرتی جبو پرسیپک هاتیان هر وها بشتاریا شاندا دزگاه آخر خوازیا برزانی دوی کربنده ده گرینگی آوی ام ده لگل آوات مصطفى اندامه دستیا کارگری و بر پرسیپیوندین اروپا و امریکا دزگاه آخر خوازیا برزانی بگرندست سلاو تککی آوات كاكاوات بيجو من كومبونك جيفينا جلك رينجي كل جنبي اللي داركت تو جيفيني هروها بشتاريا دزگاه خير خوازيا برزاني في جيفينا جرينج ده چاواد نرقينا بله سيدا شواس وقالك سفاز بو ديدارا سفاز بو كردستان بزوتر دیارە دەستگای خێرخوازانی ساڵانە هاوشانی چەندین ڕێکخراوێتی کوردی لە هەموو پارچەکانی کوردستان بەشداری لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی مافەکانی مرۆڤ لە جنێفەکات. لەم بە یەک لەم کۆربەندانەی کە هەیە ساڵانە کۆربەندی کەمەنەتەوەکانە لە جیهان کە ئەمڕۆ و بەیانیش بۆ ساڵی 2024 بەردەوامەوە بێ. دیارە جگە لە دەستگای خێرخوازی بارزانی چەندین ڕێکخراوی کوردی پەیمانگەی جنێف بۆ پێکەوە ژیان پاو فاوندیشن کە ڕێکخراوە چێراقی و چەندین شاندیتری کورد لە هەموو پارچەکانی تری کوردستان و لە ئەوروپا مشارەکەیان کرد. دەستگای خێرخوازی بارزان ئەندام لە ڕێکخراوی ئیکۆسۆک ساڵانە وتارێ بێ وتاری ئەم ساڵمان تایبەت کردبوو بە زمانی دایک و بە هەمان کاتدا مافی خوێندن بە زمانی دایک بوو. ئەمەش دیارە لە چوارچێوەی کارەکانی دەستگای خێرخوازی بارزانە دێ بۆ خزمەتکردنی نەتەوەی گەلی کورد بە شێوەیەکی گشتی لە هەموو پارچەکانی کوردستان. كاكاوات او مجارات گرتی دست مافی زمانا دایک يعني مافکی گله گرنگ بو نتوی کرد وکی تانی زمان جی لولات اندن بمقابنی و ده پرورده ده زمانی کردی نایب کارانین گابا کت اف مجارانی زمان سکنا حلویستا ولات اندن ریخستنی اندن طایبت یا نتوین یا گرتی چی بو؟ بله سيدة تنزاني يعني بروفيسور اسماعيل بشكتي وقالك التأكيد لسر زمانك زماني دايق بيجي أجر زمان نبيت نتوانينا يعني عقدتش وسع يعني ما قالك كرد قالك إن لجنيفة ولا كونغرا ولا قالك زي دي ما كردات بينين مع الأسف لازم بزمانك جديد زمان غريبان بقانات زمان فرنسي بيت يعني عربي بيت يعني إنجليزي بيت بآخر بين شماتش أم نزانين يعني بزمان يقدر تناقي أو غدرت لكرداك لهميك بارتي كردستاني يعني غادرك قالك مزنا تقريبا او ايدنتيتي ناسنامه كردا ديون بيت اوات قالك مهمه ونتوي قلت وكان وانجمني ما فكان مروف قالك اهتمام بزمان ده ومدا خواز كان وكو زمان وكو عالم ديت وكو تركا عربا فارسا وفرنسي وروسا وهمي ملة الدنيا كردش حقيوان هذا اللي هم فارسي كردستان زاروك خو بزمان كردي فير كان يعني اگر ام هميت معاوله نكن يعني او تشتكي كومالجيه مدنيه وهمش يعني كاس تخسيري نكد يا براستي او ما هماهنگه که باز خازمه بيجم يعني هماهنگه كما بني رخاوت كردي وكساتيت كردي وشاند كردي هبون هر يك لو رخاوانا لو شاندانا لسر جارك تايبت اخري همش بيوست بو بمافت كردات لهمو بارتيت كردستاني وكمن تويت لانه منطق لهرم كردستان دجين خدمت يوان زياتر بكين وكردستان نمونيه ك يعني لمنطقه شرق الاوسط هميت ولات دي دكارن تماشيت كردستاني بكن ام چات خدمتت كمنتوات كان يعني ام نابجن كمنتوا لكردستان ما ليرا بود وسط بيجي يعني ناويوان وسط وما دخازين كردش لولات دي كمنتوا نبن عقب نبن وكم روبك بتوان خدمت زاروك خوفن بله دست خوش دخوازم که آواد بزانه بم باورد کم پانلک وجی هبو دوی پانلی ده روشا پیکاتیان و سکنا حکومتا حریما کردستانی گره دای مافی پیکاتیان دوی درباره دگر تو من آگاهدار بکه پانل چاوا بو چاوا درباس بو بله پانل هبو و یعنیش پانل کدی هه و ام ده مشارکت کن او قالك کارشناس تبت پسپورت کردی تبت لما فکر مروفی ده شغلان هنه امت هلوستت حکومت هرم کردستانی و کردستانیت ما خاص بو همت او بینر و همت عالم نشان بدن که حکومت هرم کردستانی یا کردستانی ما عریشه ما قلکن کشی سیاسی قلکن وعندك عریشه يعني artificial يعني صناعين دروس كرانه بو که
قەزیە کێشەیە سیاسی بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت ئەمە ئەمان نەبووتە هۆکارێ بووە کە هەرێمی کوردستان نەتوانێت زیاتر خزمەتی کەمەنەتەوەکان بکات یعنی ئەو پێکەوە ژیانە لە کوردستانە هەیە بەڕاستی نمونەیەکی زۆر شازە لە منتەقەیان نمونەیە و بە بەڵگەوە بە هەموو ئەو بابەتانەی کە پێویستەکە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وڵاتانی تر بیبینی نیشاندرا و بەیانیش بە هەمان شێوە لە پەنالێکی ترا پیشانەدرێ عەزەکەم ئەوە بڵێم بەڕاستی پەیمانگەی جنێف بۆ پێکەوە ژیان ئەمڕۆ تایبەت لەسەر هەمان بابەت قسەی کرد و هەوڵ و هیمەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر لە بابەتە بەرز نرخان لە هەمان کاتدا پاو فاوندیشنیش کە ڕێکخراوێکی تریە کاگۆگچەتۆ کە سەرپەرشتەکە ئەویش زۆر تاکیدی لەسەرەوە کردەوە کە لە هەرێمی کوردستان هەموو کەمەنەتەوەکان مافیان پارێزراوە زمانی دایک زمانێکێک بۆ هەموو کەسێک هەر کەسێک بە زمانی خۆی ئەتوانێت بە وەکو نەتەوەیەکە قسەی پێ بکرێ و پەروەردە بۆ زمانانە ئەکرێ وەدا حکوومەتی عێراق و نەتەوەیەکگرتوەکان و کۆمەڵگەی مەدەنی هاوکاری هەرێمی کوردستان بە شێوەیەکی پرسی زیاتر بکە بۆی بتوانین نەک زمانی کوردی بەڵکو زمانی کەمەنەتەوەکان تر گرنگێکی زیاتری پێ بدەین بیانکەین بە هەر کەسێکە و بتوانێت لە داهاتووە ڕۆژگاری خۆی داهاتوی خۆی و ماڵ و منداڵەکانی ئەو مێژوەلەگرنەکەن کە مرۆڤایەتی پێشتر لەسەری بەستراوە ئەمە بەشێکە لەو کارە گشتیانێک کە دەستگای خێرخوازی بارزانانی و هەموو ڕێکخراوەکانی تری کوردی چ ئەوانەی لە هەرێمی کوردستان دنیان ئەوانەی لە ڕۆژاوا و باکوور و باشوور لە ئەڵمانی وڵاتانی تردن بەڕاستی هەمویان تاکید لە یەک بابەتە ئاکەنەوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی نمونەیە ئەوەی کە ئێستا هەمانە ئەزمونێکە کردومانە پێویستەکە گرنگی زیاتری پێ بدرێ و پێم خۆشە جارێکی تر شەوت و باتکەم ینی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر شاندی کوردی زۆر گەورەتر بوون لە جاران و یەکگرتووتر بوون لە جاران هەماهنگێکی باشتر هەبوو لێرە لە ناوی دەستگای خێرخوازی بارزانی ئەمێ سوپاسی یەکێ بکەیان بکەین کە بەڕاستی توانیمان ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی تر دەرکەوین بە تاکیدیش تا زیاتر ئەچینە پێشکەوتنی زیاتر بە خۆمانەوە بین هەماهنگی زیاترەکەین و هەر هەمووشان خەمووی هەرێمی کوردستان و ناسنامەی کوردیانە بەزم بە پەروەردە بە زمانی کوردیشەوە بۆیە بەیانیش لەوانەیە چەندین ڕێکخراوی تر بەشدار بن بۆ هەمان بابەتی تریش کە دێتە پێشەوە و چالاکی زیاتریش لەو دوو ڕۆژە داهاتووە بەردەستە ئەبێ بەڵێ gelek spas بۆ تێکێکی یاوات مستەفەن ئەندامین دەستەیە کارگەری و بەرپرسێن پەیوەندیên ئەوروپا ئەمریکا دەستگەها خێرخوازیە بەرزانی جێنەڤێ لەگەڵ